بینەرانی یازیزی پێشەنگ TV ئێوەتان باش خۆشحاڵم بۆ شەمەیەکی تر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان من بنارم و بەرنامەکانی ئەم شەو 15 ئۆکتۆبری 2020تان پێشکەش دەکەم. بەرنامەکانی ئەم شەومان لا دوو تەوەری سەرەکی ئەمڕۆ پێکهاتووە سەبارەت بە بارودۆخی ئێران و ئایندەی و ئاراستی ڕووداوەکان بۆ کوێ دەچێت و هەروەها سەبارەت بە سیناریۆیی دوێنێ لە پەرلەمانی عێراق ڕوویدا کە تێیدا سەرۆک کۆمار هەڵبژێردا. ئەم دوو بابەتە تەوەری سەرەکی بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت و هەروەها کردە ڤیدیۆی تریشتان پێشکەش دەکەین. ئێوەش دەتوانن بە سەرنج و تێبینی و پرسیارەکانتان بەشداریمان لەگەڵدا بکەن و من ئەو پرسیار و تێبینیانی کە ئێوە بە کۆمنت دەینووسن ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەم. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، پاش ساڵێک لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پێرە 13 ئۆکتۆبەر توانرا سەرۆک کۆمار بۆ عێراق هەڵبژێرێت لە ڕێگەی دەنگدانێک لە پەرلەمانەوە. بەڵام ئەوەی کە بین باسکەین کێ سەرکەوتوو بووە ئایندەی ئەم پرۆسەیە بە کوێ دەگات چاوپێکەوتنێکمان دەبێت لەگەڵ عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. هاوڕێ عوسمانی ئاورەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێت داین. پاش ئەوەی کە ساڵێک واتە دەی 2020 بەڵکو 21 هەڵبژاردننی پەرلەمان لە عێراق ئەنجام درا و دوای ساڵێک لە ململانێ و کێبڕکێ لە نێوان هێزە سیاسەکاندا توانرا سەرۆک کۆمار هەڵبژێرێت. باش ئەوەی کە هەڵبژێرات هەموو لایەنەکانی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی خۆیان بە سەرکەوتو دەزان و باز لە تێکشکانی یەکتری دەکەن. بە بۆچوونی ئێوە کێ سەرکەوت و کێ تێکشکە؟ ئێمە باسەکە لە سەرەوەی کێ سەرکەوت و کێ تێشکان نییە، ئەو نەچینە ئەو باسەوە کە ئەوان خۆیان چێ خۆی بە سەرکەوت و زانێکی خۆی بە بڵێن دۆڕاوەزانێت لە باسەکەیە لە مۆزوعەکەیە، بەڵکو ئەسڵی مەسەلەکەوەیە کە قەیرانێک لە عێراقا لە پێگەنانی حکومەت عێراقا ساڵێکە لە ئارایە بە دوای هەڵبژاردنەوە کە لە خۆپیشاندانەکانی ئۆکتۆبرەوە لە وەستانەوە لە بەرامبەر دەسەڵاتی سیاسی لە عێراقا و ئاڵوگۆڕێکە لە ناوچەکە ڕووبە. عمومەن هەموو ئەم ڕووداوانەی کە لە ئاقاری پێشڕەوی هادوومەرجە سیاسەکەی ئێستای لە دۆ کات و تاسی عێراق پێکێنانی حکوومەتێک بە جۆرێکی تر لەسەر بنەمای ئەوەی کە بیانەوێ حکوومەتێکی تەوافقی یا لە بینی هێزە سیاسەکانە پێک بێ جۆرێک بە بنبەست گەیشت بوو. ئەمە مەسەلەیەکی جدی بوو لەوەی کە ئەزمونێک کە چەندین ساڵە ئەم هێزە سیاسیانە وەکو ئەحزابی میلیشیا چ لە عێراق چ لە کوردستان بۆی کە پابە بن بۆی بتوانن حکوومەتێکی تەوافقی ئەگەر پێشتر پێکیان هێنابێ ئەم ئەزمونە جۆرە بە شکست گەیشت، جۆرە بە پاشەکشە گەیشت، جۆرە بۆی کە لە هەلومەرجی لەو ئاڵوگۆڕانی کە لە عێراق و ناوچەکەیە پێشبێنیە کرا و پێش هات و ڕوویاندا و ئاڵوگۆڕتر بەڕێگەوەیە و مەسائلی تر دێتە پێشەوە. یەکێ لەو شتانی کە پێویستە لەم چاوپێکەوتنا قسەی لەسەر پێین و بە جددی وەریگرین و بە هەند وەریگرین بەشێکە لەوەی کە جۆرێک لە ناوچەکە و لە عێراقا مەسلەیەکی جددی مەطرحە کە دێتە پێشەوە بە دوای ڕوخانی حکومەتی بەعس و لە دوای 2023ەوە بە بوونی دەسەڵاتی ئەم هێزە میلیشیانە جۆرێک ئەوەی کە نائەمنی بۆ سەرمایە گوزاری پێگەناوە، جۆرێک هەلومەرجێکی ناجێگیری سیاسی لە ناوچەکە پێگەناوە، جۆرێکەوەی کە هەمیشە قابلی پێکدادان و هێزی ئەحزابی ئیسلامی سیاسی تائیفی قەومی کە جۆرێک کەوتنوتە بەرامبەریەکەوە. ئەمە واقعەتی پێکهاتەی دەسەڵاتی سیاسی بۆ لە عێراقا و جۆرێک لە شۆڕشی لە هەڵسانی ڕاپەڕینی جەماوەری شارەکانی جنوبی عێراق و بەغاوە جۆرێک کۆتای جۆرێک بەرەنگاریەک بوو لە بەرامبەرەوەی کە ئەم جۆرە پێکهاتنە لە حکومەت ئەبێ کۆتایی پێبێ یا تووشی قەیرانێک بوو.
ئەمە بەشێکەوەی کە وەکووتم پێکهێنە ئاراستەیە کە هەیە لە ناوچەکەیە بۆ ئاڵوگۆڕێکی جددی بۆ سەرمایە گوزاری و ئەمنێتی پێگەنانی ئەمنێتی سەرمایە گوزاری ئەم واقعەتی ئەمنێتی سەرمایە گوزاریە ئەم هێزە میلیشیانە ناتوانن دەور و کاریگەران بێ لەسەر هەلومەرجە و بۆیە بە دوای هەڵبژاردنەوە مەسەلەیەکی مەطرح بوو ئێمەش بەجددی قسەمان لەو بارەوە کردووە کە بەجیا لەوەی کە دەورانێکی زۆر لە خەیرانە بوون بەڵام دوای ئەوەی کە هەڵبژاردنیان کرد یان حکومەت پێکن بۆیان پێک نەهات ساڵێکی خایان بەڵام لەژێر فشاری ئەو هەلومەرجە سیاسی کە من کە ئەڵێم مەطرحە بوو ئەوەی کە ئاڵوگۆڕی سیاسی لە ناوچەکەیە ئەمنیەت بۆ سەرمایە گوزاری بەدەست بێ ئاراستەیەکە کامە مەطرحە لە ناوچەکەیە بێ ئەم هێزە سیاسیانە لەلای گوتم ئەو هێزە نین بەڵام بۆ ئەوەی کە فریای خۆیان بکەون بۆی کە نەبن بەژێر پێ ئەم تەوەجو ئاراستەیەوە ناچابوون پەلەپە لێ بکەن ئەمە لە دوای ساڵێک لەوەی کە بلاسخارد یانەتەوەی گرتوەکان یا عومەن تەوەجوی جیهانی لەسەریان وڵاتانی ئیمپێری لەسەریان کە ئەم جۆرە ئیتر قبول نێ و ناتوانرێ نابێ عێراق وەکو بەشێ لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕات ئەم جۆرە لە حاکمیت بتوانێت ئیدامە پێبا بۆ شوەوەی کە لە خەیرانی دەسەڵاتی هەیە بۆیە ئەم پێکهێنانی حکومەتە هەم جۆرە پەلەپەلە هەم جۆرە فریاکەوتنی خۆیانە هەم جۆرە ئاڵوگۆڕێتە لە هاوسەنگی هێزەکانە ڕوویە مەسن بۆ نمونە سەدر چۆتە دواوە یەکێتی جۆرە کە دوای ئێمە پێگە و مۆقعەتێکی خواردتری هەیە لەوەی بەجالەوەی کە سەرە کۆمار بەشی ئەوە بەڵام تەسلیم بوون بەوەی کە بەرهەم ساڵح نەبێ ئەم عەبدوڵەتی بێ بەرحاڵ ینی پێگەی یەکێتی ینی جۆرێک بەجموعەیە هێزی تر هاتنە مەیدانەوە و لەم واقعەتە پارتی دموکراتی کوردستان لەمەش هاتوانی بەجار لەوەی کە کاندیدی خۆی کشانەوە و کاندیدتر هاتە پێشەوە بەڵام پێگە و مۆقعەتی سیاسی پارتی دموکراتی کوردستان و مەسعود بەرزانی بە جۆری کە لەمەش هاتوانی دەستکەوتی زیاتر پێگەی زیاتر خۆی بەقووەتکە ینی ئەم ئاڵوگۆڕ و هەلومەرجە سیاسی کە بۆ عێراق و ناوچەکە مەطرحە تەوازنی قوای یا مثلا هاوسەنگی هێزە سیاسەکان ئاڵوگۆڕیچکەی پێویستە ینی جۆرێکی تر مەطرحە بۆی کە ئاڵوگۆڕکە لەم نێوەیە مەسەڵەن وەکو نمونەوتم پارتی دموکراتی کوردستان لە وەکو واجهەیەک و مۆقعەتێک لە بەرامبەر یەکێتی نیشتمان و هیزەکانێکەیە توانیت بە خۆی دەورێبگەڕەوە ئەو ێزانێت تشکە مثلا سەدر کشایەوە نەیتوانی ئەو پلان و نەخشانەی کە هەیبوو بەسەرکەوتنی بگەێنێ وەڵحاصڵ مەبەستمەوەیە کە ئەم پێکهاتی حکومەتە هەرچەنە ئەتوانم بڵێ حکومەتێکی تەوافقی وەکو نمونونەکانی پێشویان وەکو ئەزمونونەکانی پێشویان بەڵام ناتوانانی بڵێ تەوافقی تەواوی ئەو هێزە سیاسیانەیە کە پێشتر بوویان بەڵکو هەندێک هێزی سیاسی توانرا پاشەخشەی پێ بکرێ ڕۆیشتە دواوە نەیتوانی مۆقعەتی وێلانە جەماعەتی سەدر جەماعەتانی کە بەنای ئۆپۆسیۆن ناو ئەو پەرلەمان و حکومەتەیە بوون جۆرەێکێتی نیشتمانی بەجالەوەی کە مەسەن بۆ نمونە سەرۆکۆمارەکە سەرۆکۆمار بەشی ئەو بەڵام ئاڵوگۆڕێکە لە ئەو ئاڵوگۆڕ ناوچەکەیە حکومەتی پێکهاتووە کە بە بۆچوونی من ناتوانێت ئەو قەیرانەی کە دەرگیری بوون ئەو قەیرانی کە ڕوبەڕوویان بۆتەوە ئەو خۆرانی کە نانەتوانانی حکومەت بێن ئەو خەیرانە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی لە ناوچەکەیە هەیە ئەو دەور و دەخالەتی کە ئێران تورکیا ئەمریکا لە ناوچەکەی کە ئێران هەڵبەتە وەزعێکی تری هێتوان باش زیاتر قسە دەکەین بەڵام عمومەن ئەم واقعەتە قەیرانەکەی بە قووەتی خۆی باخێمێنە ئەم حکومەتی کە پێگاتوە تا چەند ئیدامێ بێ تا چەند ئەتوانێت کارا بێ تا چەند ئەتوانێت بەوەی کە بتوانێت ئیدامە بەو هەلومەرجە قەیراناوێ بە یا وەڵام بە خەیرانەکان باتەوە جێگەی پرسیارێکی گەورەیە چەنە توانێت بەردەوام بێت چەنە کێشێ 3 مانگ 6 مانگ ساڵێ بەڵام واقعەتی ئەم جۆری پێگاتنی حکومەتە ناتوانێت سەقامگیری سیاسی جێگیری سیاسی لە عێراقا دابینکە لەلایەکی تیشەوە لە هەمان کاتەوەی کە ئاعترازی خەڵک ناڕزایەتی خەڵک بە خودی ئەم پێک هاتەیەکە لە ئەحزابێکی میلیشیایی کە ئیسلامیە تائیفیە نەتەوەپەرستیە جۆرێک ئاعترازێکی بەرفراوانەیە لە هەمان کاتە ئەوەشمان بیر نەچێ کە ئاڵوگۆڕە لە وەزی ئێرانە هاتوۆتە پێشەوە راپەڕینێک و خۆشانێکی جەماوی بەفراوان ئێرانی گرتووە بە هەمان دەرەجە کاریگەری لەسەر پێکاتین حکومەتە دانێ
و ئەم پەلەپەلە جۆرێکە لەوەی کە خێرا وەزعێتە پێبێنن کە پیشانی بن کە ئەمانە لەسەر ئەو هەڕەش و گۆڕشانەی کە لەلایەن وڵاتانی ئیمپریالیەوە لەوان UN-ەوە حتا لەلایەن ناڕزایەتی خەڵکەوە بە تایبەتی ناڕزایەتی خەڵک لە سەریانە جۆرە بتوانن لەباری شکلەوە ئارامیەک پیشان بن. ئەمە واقعیەتی پێکێنانی ئەم حکومەتەیە. ئەم حکومەتە ناتوانێت جواب بە قەیدانەکە باتەوە و ناتوانێت ئاڵوگۆڕێکی جدی پیشان بە و ناتوانێت جوابگۆی ئەم پێکەنانەکە لە هەمووی گرنگتر ناتوانێت جوابگۆی ئەو ئاڵوگۆڕی هەلومەرجە بێ بۆ تەمینی بۆ ئەمنیەت پاراستنی ئەمنیەتی سەرمایە لە ناوچەکە و لە عێراقا بە تایبەتی. ئەمە حکومەتێکە تاچۆ ئەڕوا تاچۆ بڕەکە و تاچۆ چێشمە کێشەکانێتە پێشەوە کە ئەو چێشمە کێش و واقعەتە سیاسی کە پێش لە ماوەی ئەم ساڵەیە بوویان و تەوازنخوای هێزە سیاسەکان دەوریانە بینی نەخشەی هێزە سیاسەکان هەر کەس بە جۆرێ ئێران دەخالەتێ ئەمریکا دەخالەتێ تووشیا دەخالەتێ حتا بە دەرەجەیە سعودیە و بەشداری حزبەکانی کورداتی لەو نێوەیە کابینین ناتوانێت سەقامگیری سیاسی بە خاڵێکی کە گرنگی شارەی پێبین مەسەن بۆ نمونە ئەوتا حتا لە کوردستانە بەجیا لەوەی چوونەتە ئەم تەوافقەوە چوونەتە ئەوەی کە ئومێدێکیان بە بەغا هەبێ بەشدارێ لە حکومەتی بەغا بکەن بەڵام ئەوتا پەرلەمانی خۆیان هەڵبژاردی خۆیان بۆ ساڵێک دواخست. ئەمە ینی کوردستان تۆ ناتوانانی جیاکەیتەوە لەو ئاڵۆز و جێژاوە سیاسی کە لە عێراقا هەیە. ینی ئەو بەمانایە کوردستان کە ناتوانێت تا ساڵێکی کە ساڵێک ئەتوانێت ناتوانێت معلوم نیە هەڵبژاردن کاو پەرلەمان هەڵبژێرێتەوە. ینی بەشێکە لەو قەیران و جێژاوە سیاسی کە لە ناوچەکەیە هەیە. ینی پارتی و یەکێتی بە هەست داوافقێک بە هەر جۆرێکە کەوتنتە سەر و جۆلاکی یەکتریش و پارتی مۆقعەتێکی بەرزترە بە هەر شێوەیە بەشداریان کرد لەو پێگەێنانی حکومەتەیە. بەڵام بە هەمان دەرەجەوەی کە ساڵێک ئینتخاباتەکانی خۆیان دواخن واقعیتەوەی کە هەم لە عێراق هەم لە کوردستان ئایندەکەی معلوم نیە بەرەو چۆڕە ئایندەکە بێت کە ئەتوانن جوابگوی ئەو ئاڵوگۆڕان و پێشاتانە بن کە لە ناوچەکەی قابلی ئاڵوگۆڕە. بەڵام لە ئەمڕۆ بە تایبەتی کاتێک کە قسەکەران و نوێنەرانی یەکێتی و پارتی قسە دەکەن زۆر جیاوازە لەوەی کە پێرە دەکرا. ئەمڕۆ زیاتر باس لەو دەکرا کە گرنگ ئەوەیە سەرکۆمار لە کووردە پشتی کووردە ئەتوانێت ئەمە دەستکەوتێ بێ بۆ هەموو خەڵکی کوردستان و کە کورد لە عێراقدا نوێنەرایەتی بکرێت و بتوانێت پاراستنی بەرژەوەندیەکانی گەلی کوردستان لە بەرچاو بگرێت و ئاسانکاری بکات بۆ پێکهێنانی حکوومەت و هەتاوەکو دوایی چەندێ هاوڕان لەگەڵ ئەم جۆرە تێڕوانینەدا کە ئەمە دەستکەوتە بۆ خەڵکی کوردستان لەبەرەوەی کە سەرۆک کۆمار لە کووردە. بەڵێ بنە بە وەڵامێکی زۆر سادەی پێویستە زۆر نەبچینە ناو تەفاسیل و لێکدانەوە و چۆن ئیسفادەی هەیە بۆ کوچ ئیسفادەی نییە. دەورانێک کە جەلال تاڵبانی توانی سەرۆک کۆماری عێراق بێ هیچ ئاڵوگۆڕێک ڕووی نەیە هیچ قەیرانی جوابی نەیرایەوە کە ئیتر لەوە پایە بەرزتر لەوە مۆقعێت زیاتر و تەوافقێک کە لە بینی یەکێتی و پارتیا بوو لەسەروی کە جەلال تاڵبانی بێتە سەرە کۆمار بەڵام لە هەمان کاتاس ئەو سەرە کۆمار و بەڵام مۆقعێتی پارتی زیاتر چۆتە پێشەوە نە قەیرانی سیاسی لە عێراقا جوابی دایەوە نە ئەو کێشم و کێش و جێژاوە سیاسی کە لە کوردستانە هەیە جواب بیرایەوە. یعنی مێژوویەک لە کێشمەکێشی ئەمێزە سیاسیانە لەوەی کە چ پێگەیەک بۆ کورد لە بەغات دەستێت چ پینەگە بە جەلال تاڵبانی نەهات بە فواد معسیم نەهات بە بەرهەم نەهات بە هیچێکێ لەمانە نەیانتوانی ئەو مەسلەی کە علاقەی بە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانەوە بێ بەدەستبێت کە نەهاتووە بەڵکو خراپتر بووە بە هەمان دەرەجە ئێستا ئاڵۆسترە ئێستا خراپترە. مەسەن دوای ساڵێک ئەو حکومەتانی پێشتر کە بە حکومەتی تەوافقی نێوان هێزە سیاسەکان و ئیتفاقی زەمیلیشیەکان بوو جۆرێک ئەمە دووبارانەوە لە ئاسێکی نزمتردا ئەگەر جارانی پێشوو ئەم هێزە سیاسیانە مۆقعێتیان تەوازن قوایان جێگە و ڕێگەیەکیان هەبوو لە بینی وڵاتانی دەوروبەر و لە مۆقعێتیان لەگەڵ ئێرانە مۆقعێتیان لەگەڵ تووشیا مۆقعێتیان لەگەڵ وڵاتانی ئیمپریالیا ئەم مۆقعێتە بە تەواوی ئەم هێزە سیاسیانە لە دەستیان ناوە ئەو جێگە و ڕێگەیان نییە کە بتوانن جوابگۆی ئەو ئاڵوگۆڕانەمە کە لە ناوچەکە هەیە کە خۆیان نەتوان
پێگە و موقعێتیان دەوری بێت لە ئاڵوگۆڕە لە ناوچەکە بە هەمان کاتان ناشتوانن لەبەوەی کە ئەمانە هێزی پاشکۆی سیاسەتەکانی ئەمریکان، پاشکۆی سیاسەتەکانی ئێران، پاشکۆی سیاسەتەکانی تورکیان پابندن بە بەرژەوەندی وڵاتانی ترەوە و پێگەیە کە هیانە بۆ معنای هەیەی ئێستا ئەم ئاڵوگۆڕانە ئەمانە تا ئەبینین ئەو قەیرانە سیاسی کە ساڵێکە ناتوانانی حکومت پێگوێنن ئەو قەیرانە سیاسی کە هەنێ هێز کشایەوە ئەو قەیرانە سیاسی کە بە حتا ئەم تەوافقی کە ئێستا پێکیانە فەرقی لەگە تەوافقانی پێشویانە نازلترە نزمترە لاوااسترە بێهێسترە سەرگەردانترە هەد ئەتوانی هەر جۆرێکی ناوی ئەمە حکومتێکە لەژێر فشاری UN لەشە فشاری خەڵک لەشە فشاری وڵاتانی ناوچەکە وڵاتانی زەهێزی دنیا ناچار بوون کە فرای خۆیان کەون ئەگەر نەبووە هەڕەشیان لەسەر بوو ئەمەی تم علاقی بە پێگەی کورد پێگەی هیچ هێزێکەوە نییە و معلومیش نییە ئەمە بەرەو چۆڕوە ئەمە لە کوێ زەرباخوە لەکوێ پاشەکشەی پێکرێت لەکوێ مەسەرەن خەیرانێکی تر دێتە پێشەوە و دیاردەیەکی تر لە کارەسات و مەسایەتتر دێتە پێشەوە بەڵام ئەوەی کە مەترەحە نەخشەیە کە لە وڵاتانی غەربی ئەوروپا و غەرب و ئەمریکا و ڕوس تەواوی ئەوەی کە لە ناوچەیە بیانە دەربینن جۆرێک هەوڵدانە بۆ ئارامکردنەوەی وەزئی ناوچەکە بۆ پارە وکوتم بۆ پاراستنی ئەمنێتی سەرمایە بەڵام ئەمە چەند توانێت سەرکەوێت چەند پێشەوە ئەم هێزە سیاسیانە لە ئێستاە ئەو نمونەیە نین ئەو ئەزمونە نین و ئیلاگەر مەسەمرێن چۆنە جۆرێک تەسفێ لە بینی هێزە سیاسەکانە بێ هەرەوەی مەسەرەن ئەم واقعەتە مختدا سەدی خستە لاوە یەشێتی مۆقعەتی یەکێتی بەسەر سیرکەن لە سەرکردەکانی و بیگرە لە پێکاتەکەی و بیگرە لە واقعەتەکەی وگرە زۆر چۆتە دواوە زۆر هێزێکی لاکەوتە و ئینترە ناتوانێت هێزێ بکە لە معادلاتی سیاسی بتوانێت جێگە و ڕێگەیەک لەگەڵ پارتی و لەگەڵ هێزەکانی ترە بیباتە پێشەوە ئەمە واقعی تێبانی بەرحاصل ئەزانین توێنە مەسەلەکە کورد و چارەنووسی کورد نییە چارەنووسی خەڵکی کورد لەژەر لەم پرۆسەی ئینتیخابات و پێگەنانی حکومەتیان نییە چارەنووسی خەڵکی کوردستان مەسەلەیەکی ترە گوزەرانی خەڵکە ئایندەی خەڵکە سربەخۆیی کوردستانە جیابوونەوەی لەم هێزە خەومی و تائیفی و ئیسلامیانە بەڵام ئەمەی کە هەیە شەڕی بەرژەوەندی پارتی و یەکێتیە لە بەغا پارتی کە بەجیال لەوەی سەر کۆمار بووە هی یەکێتیە بەڵام ئەشی بینین لە ڕۆژەکانی دوایە بەرژەوەندەکانی پارتی لە بەغا لە پێکەنانی حکومەتەکەیە لە کەرکووکە لە ناوچە کێشە لەسەرەکان زۆرتر موقعەتی پارتی چێتە پێشەوە یا هەتا موقعەتێکە لە کوردستان هەیە فشارێکە پارتی خاتە سەرێکێتی پاشەخشە بێ زیاتر بێچێتێکە ئەنی کێشەکە باز لە بەرژەوەندەکان و خواستەکانی خەڵکی کوردستان نییە خەڵکی بەمانە تا خەڵکی کوردزمان نییە بەڵکو چۆنێتی چەشمەکێشی نێوان دوو هێزی میلیشایە لە ناوچەکە پارتی وێچێتیە کە هەرێکیان بە بەرژەوەندی خۆی بە نەخشەی خۆی بە پلانی خۆی بە سیاسەتی خۆی ئەوێ دەستکەوتی هەبێن لە پرۆسەیە بەڵام ئەمە وەکووتم موقعێتێک کە ئەم حکومەتە بە پەلەپەل پێکات و ئەم حکومەتە بۆی کە لە هەمان کاتەڵێم جواب گۆی ئەو جوابی ئەو خەیرانە سیاسیەنە کە لە ناوچەکە و لە عێراق هەیە مەسەلەیەکی تر ئەوە بەجددی بێ وەرگیرێ بەڵام عمومەن ئەمێزە سیاسیانە بەم شێوەی کە هەر هەمویان وەکو هێزی میلیشیان قابل ئەوەیە کە موقعەتیان لاواز بکرێت بۆ نەخش و پلانی کە وڵاتانی ئیمپریالی وڵاتانی ناوچەکە دەخالەتیان هەیە ناوچەکە پێم خۆشە لەم بینەدا پرسیاری بینەران بێنمە سەر شاشەکە و ئاراستی ئێ بکەم و گرنگترینیان ئەوەیە کە باز لە ئایندەی ناڕەزایەتیەکان دەکات لە عێراقدا کە بووە دیارە مەبەست لە ناڕەزایەتیەکان و خرۆشانی ئۆکتۆبەری 2019 ئایندەی ئەم ناڕەزایەتیانە چی لێدێت پاش ئەوەی کە حکومەت دەتوانرێت پێگرێت بەم شێوەی کە ئێوە ئاماژەتان پێدا ئەدایکەن مەسەر بێژگەل لە ئۆکتۆبەر عموما یەک واقعێت هەیە کە پێویستە ڕۆشنە و ئەو ناڕەزایەتیانە لە سەرتاسەری عێراق و لە کوردستانیشە عمومی خەڵک بە ئەکسەرێتی داوای ئاسی ناڕەزایەتەکەی چەنە باڵانسی ئەو هێزەی کە جەماوەت چەنە عموما خەڵک نەب لە عێراق و شارەکانی
خواروی عێراقا ئەم دەسەڵاتی حکوومەتی عێراقیان نایە بە هەموو پێکاتەکانیەوە لایەنگری هیچێکێ نە لە تائیفە شیعە و سونە نە لە نەتەوەپەرسی و نە لە حیزبە کوردیەکان عموما لە ئۆکتۆبرەوە تا ئێستا ئەمە بە شێوەیەکی بەردەوام و بە شێوەیەکی خوازراو کە خەڵک ئەیانوێ ئەم دەسەڵاتە کۆتایی پێوێ بڕوخێ و هەمان کاتە لە بەرامبەرێکی پارچە لە کوردستان ئەمەواقعەتیە بەڵام ئەوەی کە ئەشکالی ناڕزایەتەکان چۆنە ئەشکالی ئەکسیۆنی پێوە نیە ئەکشالی ئەوەی کە شێوەی خۆپشاندام دیار نیە بەڵام بە ئاسێکی بەفراوان خەڵک بێزارە لە پێکاتێم دەسەڵاتە لەبەرەوە هەموو وەختی قابلی تەقینەوەی هەموو وەختی قابلی بە تایبەتی کە لە ئێستاە ئەو واقعەتە ناڕزایەتی ڕادیکالەی ئەو ناڕزایەتی بەفراوانی کە ئێستا ئێرانی داگرتووە لە بەرامبەر جمهوری ئیسلامیە کە جمهوری ئیسلامی تەرەفێکی ئەساسیە بۆ دەخالەتی لە عێراقا خۆی کەوتۆ دەژێر پرسیارەوە لە بەرامبەر جەماوەری خەڵکی ئێرانە کە پێشتریش جەماوەری جنوب جەماوەری بەغا هەمان موقعێت شانیاننا لە بەرامبەر دەسەڵاتی ئێرانە کە پشتیوانی ئەم پێکاتوی حکوومەتی شیعەیە لە عێراقا ینی ئەو ناڕزایەتی لە عێراقا واقعەتی هەبوو و دەستی پێکرد و کەوتنە بەرامبەر جمهوری ئیسلامیەوە و ئێستاش لە واقعەتی ئێرانە ئەم ناڕزایەتێ زۆر زیاتر بەرفراوانتر بەرامبەر بە جمهوری ئیسلامی لەسەر مەسەلەی هەژاری برسێتی لەسەر مەسەلەی حیجاب لەسەر مەسەلەی دیکتاتۆریەتی لەسەر مەسەلەوەی کە لە بابەر ئیسلامی سیاسیە ئەمە واقعەتێکە کە ئێرانی داگرەوە ئەم ناڕزایەتی ئێران مەسەلەیەکی ناوچەیە تەسی لەسەر عێراق هەیە سووریا هەیە لوبنان هەیە لەسەر کولی ناوچەکە هەیە و ئەمە ئومێدبەخشە بەوەی کە ناڕزایەتی ناوچەکە بە تایبەتی لە عێراق و کوردستانیشا گەشە بکە و خەڵک چاوەڕوانیەوەیە کە ئاستی ئەم ناڕزایەتیانە ئاستی هێزی ئەم ناڕزایەتیانە ئاستی ڕێکخرابوونی ئەم ڕزایەتی ئاسی بەرفراوانی ئەم ناڕزایەتێ بەرەوشۆڕە کە تەواوی ناوچەکە لایەنگری ئەو بێژگەلەوەی لە جیهانە لە تەواوی جیهانە دیمان شتێکی نییە من لێکداوی لەسەر بکەم هەموو پێم وایە هەموو ئیسان هەموو کەسێکی ناڕازی هەموو ئینسانێکی حتا گەتە ئیدی کۆماری ئیسلامیشکە بینی کە لە ئەوروپا و لە جیهانە بە تەواوەتی چۆن لە بەرامبەر تەئیدکردنی ئەم ناڕزایەتینەوە وەسان بەجم ئیسلامیە و لە ناوچەکەشا بە هەمان شێوە خەڵکی کوردستانی عێراقیش بەوەی کە دژی دەسەڵاتی ئێستەی خۆیانن لە هەما کاتە ئومێدیان لەوەیە کە ئاڵوگۆڕ لە دەسەڵات لە ئێرانە یەکێتی زیاتر پاشەکشە پێ بکە دەسەڵاتی یەکێتی زیاتر پرسیارێکە چی کاریگەریەکی دەبێت لەسەر ئەو هێزە سیاسیانەی کە ڕاستە و خۆ پشتیان بە ئێرانەوە بەستووە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان مەجلیسی عەلای سەورە حیزبی دەعوە و زۆرێک لەو حیزبە سەرەکیانەی ئەمڕۆی ساحەی عێراقە دەسەڵاتیشیان بەدەستە بەڕێ من کاریگەرەکەی لەسەر عێراق و لەسەر لوبنان زۆر ڕاستەخۆی بێت ئەو حیزب وڵایە ئەو هێزانی کە هێزە شیعانی کە پشتیوانیان پشتیوانی لە ئێران وەرگن دعم لە ئێران وەرەگرن پاڵپشتی ئێران وەرگرن عموماً ئەمانە ئەکەونە ژێر پرسیاری ناڕزایەتی جەمارە و هەتا ئەوێزانش ئەو پشتیوانی کە ئێران جمهوری ئیسلامی کردوونی بە دوای ڕوخانی جمهوری ئیسلامی ئەو مۆقعەت و جێگە و ڕێگەیان زۆر لەقەبێ قابل ئەوەیە کە کۆتایی دەسەڵاتی ئەوانش بێ تەوانەوە معادلەکە مەسائلیکە دێتە پێشەوە ئاڵوگۆڕیکە پێشەوە ئەگەر یەکێتی نەشروخێ بەڵام موقعەتی زۆر لەوەی ئێستا لاوازە بێ پێگەی لاوازە بێ پێگەی شیعەکانی لە بەغای لاوازە بێ جمهوری ئیسلامی بروخێ ئەم پێکهاتەی حکوومەتەی کە ئێستا لە عێراقا دروستبووە دەرگیری کێشەیەکی گەورە بێ ئەمانە واقعەتێکن بەڵام لە پاڵیان ناڕزایەتی خەڵک لە بەغاش و لەهین ئەگەر ئەو ناڕزایەتیانی ئێران ئەو خۆپیشاندانی ئێران ئەو ڕاپەڕینە ئەو خوڕەشانە جەماوەریە ئەو تووڕێی خەڵک بەرفراوانتر بێ ئەکید کارگری لەسەر بەغا و شارەکانی جنوب و شارەکانی کوردستان جەبێ بەجیال لەوەی کەوێکێتی زەرباخوا بەس پێمان وانە بێ کە بە قازانجی پارتیە بێ ئەنی تەواوی ناڕزایەتێکی بەفراوانی جەماوەری ئەوەی کە عموماً خەڵک داوای ڕوخانی ئەم جۆرە دەسەڵاتانەکە لە بەغا لە کوردستان و لە ئێرانیشا هەموو ئەو هێزە سیاسی میلیشیانەی کە چەند 30 ساڵە
لە کوردستانە دەوریانەیە و دوای 2023 چەندی ساڵ لە عێراقا دەوریانەیە پێشبینی ئاڵگۆڕێکی جدیەکرێت کە بە قازانجی ڕادیکال بوونەوە چەپبوونەوە خواستی جەماوەری ئینسانی بوونەوە مەسەرەن بۆ نمونە مەسەرەوەی کە لە ئێرانە ئەبینین بزوتنەوەیەکی بەرفراوانی ژنان دەورێکی ئەساسی هەیە لەم ناڕزایەتیانە بەجارەوەی کە ناوەڕۆک و محتەوای ناڕزایەتیانە تعبیرە لە ناڕزایەتی خەڵک لە بەرامبەر دەسەڵاتی جمهوری ئیسلامیا بۆ بە شعاری بڕوخێ دیکتاتۆر بڕوخێ جمهوری ئیسلامی عموماً و ڕوخانی جمهوری ئیسلامی پێگەی تەواوی ئەو هێزە سیاسیانی کە لە مەنتیقایە زۆر لاوازەکە و ئومێدێکە بە خەڵکی ناڕازی لە عێراق و کوردستان و ناوچەکەیە. عوسمانی حاجی مارەف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لا بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان لەسەر ئێران کۆتاییمان هێنا بەم چاوپێکەوتنە و لەگەڵمان بمێنەوە چاوپێکەوتنێکی تایبەتمان دەبێت سەبارەت بە ڕووداوەکانی ئێران و ئاراستەکەی بۆ کوێوە دەڕوات. وچانێک و دەینەوەلات. بەڵێ بینەرانی ئازیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و خالیدی حاجی محەممەدی لە حیزبی حکمەتی سخەتی ڕسمی لەگەڵماندایە بۆ تاوتۆکردنی بارودۆخی ئێران و ئاراستەی ڕووداوەکان. خالیدی حاجی محەممەدی ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. زۆرتان سپاس دەکەم و هەروەها سڵاومەیە بۆ هەموو بینەرانی پێشان. مانگێک دەبێت لە ئێران جەماوەری ناڕازی و تووڕە هاتوونەتە مەیدان و ململانەیەک بووە لەگەڵ دەسەڵاتداراندا و باز لەو دەکرێت پتر لە 200 کەس گیانیان لەدەستدا بێت. ئێستا ئێران بە چی ئەوزاعێکدا تێدەپەڕێت و ئەم ململانەیە جەماوەری خۆشە و لەگەڵ دەسەڵاتدا بەکوێ گەیشتوێتەوەکو ئێستا؟ ئەو جۆرەی کە بیستوتانەوە خۆشتان ئاگدارن ئەم ململانە نزیکەی ساڵەیە واردمی 4مین هەفتەی بوو و فکرەکەم دەورەیەکی تازە بوو لە جنبشێ لە ئاعترازات مردمێکە لە دەورهای گوزەشتە بە کەڕات هاتوونەمەیان و عەلەی جمهوری ئیسلامی بۆ حقوقی خۆیان بۆ ئازادی بۆ زۆرێک عەلەی گرانی و بێکاری و فەقر و ئەوانە بەرحاڵ لە دەورهای مختلف ئاعترازیان کردووە. لێ وازانم ئەم دەورە تەفاوەتی لەگەڵ دەورەکان تر ئەوەیە کە دەورێکی تازەی کردو لە جنبشێ یا لە خەڵکێکە یانەوێ واقعاً جمهوری ئیسلامی نەمێنێ و ئیمڕۆ لە مانگی گوزەشتە لە هەموو شارەکانی ئێران شاید زیاتر لە 120 شاری ئێران و زۆرە لە دانشگاکان هەتا مەدارسی مناڵانەیش مەحەلاتی شارەکان مەیانی شارەکان تقریبان هیچ شوێنەمە کە نەبێ بە مەیانی ئاعترازی خەڵک و ڕاستەوخۆ عەلەی کولی جمهوری ئیسلامی و ئەوەی کە ئێمە ئەم ڕژیمەمان ناوێ و ئەبێ بڕوات خواستی عمومی خەڵک لەم ئاعترازاتانە بوو. دەرنەتیجە ئەوە یەک شت مسەلەمە. من فکرەکەمەوە ئەم ئاعترازاتانەی کە لە مانگی گوزەشتە لە جریانە بوو و ئێوەی شاهدی بوون خەڵکی کولی منتەقە و خەڵکی کوردستانی عێراقیش ئەمەیان دیە و لە جریانە هەن وازانم پلەیەک مردم ئێران و خەڵک ئێرانی بردە ئاستێ خاسر لەوەی کە بە سەرنگونکردن و ڕوخانن جمهوری ئیسلامی کە خاستێکی عمومیە لەو جامعە نزیکیانی کردەوە. بەم ئینوانە توانم بێژم هاوچێشەیی هێز یا تەوازن قوە ئەو جۆرەکەی ئەمە باسیەکەین کولەن گۆڕای وا نازانم مستەقیم لەوەی کە ئاعترازەکان ئیمڕۆ هەتا ئەگەر دەورێ هەییش بێتەوە تازە ئێران ناچێتە ئەو دەورەی کە پێشمانگێ بەرلەمە بوو. وا نازانم ئێران وارد دەورێ لە ئاسایش یا هێمن بوونەوەی فەزا عەلەی جمهوری ئیسلامی بەو معنای کە وەک مەسەلەن ساڵی 96 بوو وەک ساڵی 98 بوو فکر ناکەم گەڕێتەوە ئەم دەورانە معنی ئەوە نیە هەر ئیمڕۆ قیامە کردێ
شۆڕشە کردێت و ئێران ئەڕوخێ وەلێ هەر شتێک ئەتوانێت لە جامعی ئێرانە لە هەر گۆشەیەکۆ باعث اعتراض بێ وازانم ترسی مردم لە حاکمیت شکا اعتماد بەخۆیان ئەوەی کە ئەتوانین کارێکین ئەتوانین لە مقابڵە بوێسین چوەتە سەرۆ و زۆرێک خواست و داوخوازێک کە خەڵکیان بوویانە ئەلاڕەغمەوەی کە حاکمیت هیچ وەخت بەڕسمیەتی نەناسیوە وەلێ پی تەحمەڵ بووە فکرەکەم قسە و باسێکە ئیمڕۆ خامنەیەکە ئێژێ بەمە خۆمان تەطبیق بگەین لەگەڵ شرایەتێک کە ئیسا وانە قوانین ئیسلام وا پیوە چەسپین ئەبێ ئەو قوانینەت میشایکەین لەگەڵ دەورەی خۆمان نابێتەوە و هاتنەوە لەگەڵ دەورە پەدیدەیە مهمە یا ڕئیس قوی قەزاییان باسەکە ئەژێ چیتانەرەکە ئێمە حازرین کەم و کوڕی خۆمان ڕەفکەین یا مقامات تر دەوڵەت باسەکەن ئێوە بۆچی هەر اعتراضەکەن بێن ئێمە میکرۆفۆنتان لە اختیار دانین لە تاران قسەی خۆتان بکەن ئەمە هەموو پاشەکشی هەیەکە کە لە هیچ دەورێکە حاکمیت نەیوتە بە زمانیان نەهاتە ولی ئەوانیش حاڵی بوون کە دەورەیەکی تازەیە و خەڵکی ئێران ئەگە حاکمیت لە نەزەر ئەوان و ئەگە کۆتانەیەن بە دەرەجەیە کۆتانەیەن ئەم وەزیەتە ئەتوانێت مشکڵات جدیان بۆ ئیجادکە و فکرەکەمە واقعان دەورەیە تازەیە بەو معنای کە ئاڵوگۆڕێک بەسەر جامایی ئێران نەهاتە کە ئێران ناگەڕێتەوە بۆ مانگە بەرلەمە پێم خۆشە پرسیاری زیاتر لەسەر ئەو بکەم کە بەچی دلیلێک پێتان وایە ناگەڕێتەوە چونکە لە دوای ئەوەی کە جمهوری ئیسلامی هاتۆتە سەر تەختی دەسەڵاتە چەندین جاری تر ناڕەزایەتی فراوانی ڕەنگە هاوشێوە نەبێت بەڵام بە شێوەی تر ناڕەزایەتی فراوان بووە بە تایبەتی لە زانکۆکان ناڕەزایەتی کرێکاران و بیرمە 2019 زیاتر لە 100 شار لە سەرتاسەری ئێراندا بە هەمان شێوە خەڵکی هاتە مەیدانەوە چی شتێک ئەم جارە جیاوازترە لە جارەکانی پێشووکە ئەم ئومێدە دەکات ئەگەر وەکو خۆت وتت نەگەڕێتەوە بەر مانگێک بەردە ئێستا وازانم ڕابتەی خەڵکی ئێران و دەوڵەت جمهوری ئیسلامی ئەوەز بووە 96 ئێمە شاهد بووین کە وەسیع بوو یا 98 ئابانی 98 شاهد بووین کە ئەویش وەسیع بوو بەڵام هیچ کامێکیان بە ئەندازەی دەورەی ئەخیر وەسیع نەبوو و ئەوەش بێژم ئەم ئاعترازاتانەی کە ئیسا لە جریانایەوە ئەم دەورە ئیتفاق کەوت وانە بوو لە ناکاو ئیتفاقێ پێش بێ یان لە ناکاو زەمینەی قبلی نەبێ ئەمە لە دنیای واقعیە لەسەر شان تەجروبەی ئاعترازاتی 96 و 98 وێساو و لە 5 ساڵ گذەشتە ڕشتەیە ئاعتسابات وەسیعی کرێکاری لە زۆرێ لە مەرکزە ئەسڵی و سەنعەتیەکان ئێرانە هەفتەپە فولاد معادنی تەڵا تا پترۆشیمیەکان و نەفت و گاز و مەراکز ئەسڵی سەنعەتی ئێران ئەمانە هەموو ئاعتسابات کارگەریتیە شکڵی کرد ئەوەی کە ئیسا بەڕاشکاوی جیایە کاتەوە لە دەورگوزەشتە موقعیەتێکە خەڵک ئەحساسەکە ئێمە ئەتوانین و ئەم ئەتوانینە تا ئاستێ چووە کە کول حاکمیت ترسا ئیمڕۆ دەورەی ئەخیر ئەگاوتم قسەی حاکمینی سەر و خواری جمهوری ئیسلامی تمیشاکەی هەمویان ئەمە باسەکەن ئەگەی ئێمە کارێنەکەین ئەم وەزعیەتەمان بۆ ئیدامە نادرێ یەکێ لەو شتانەی کە بەڕاحەت توانی چاویلەکەی سەف باڵای حاکمیەتە اختلافاتیان شێواننیان ئەوەی کە قدرەت کوشتار و نیروی سەرکوبگەریان بەڕاستی مانوو بووە و ئەحساسەکەی کارایی جارانی نەما خەڵک سەڵی لێ ناکە و ئەوانیش ئەترسن لەسەر تاخوای ڕۆی نیروی ئینتزامی لە سپایەوە تا بەسیجیەوە تا مەرکز ئیتلاعاتیەوە گشتی شرۆ بۆتەوە حاکمین خودی جمهوری ئیسلامی لە قسەی ئەوانە ئەحساس ئەم شلیاکەیت و لە قسەی خەڵکیشە ئەحساس ئەواکەی کە کەس جواو ناتۆ وانە شۆڕشێ کردیا ڕۆژی هات نەمەیان تۆغیانێ کردیا وەک 96 یا وەک 98 ئەم دەورە بە دەرجێ سازمانی هەیە ڕئیس مەملەکەت ئەچێتە دانشگاکان ئێران کە قسەکە پێژن ئێمە ڕێگەی قاتڵ ناین بێ لێرە بیبینین ئێژم هەموو شتێ هەموو ئەو شتانەی کە جاران خەڵک ئیجازەی جورئەتی ناکرد واردی بێ وەک خەتی قرمزیان پێوت لە ئێرانە خەتی قرمزی حاکمیت یا هێڵی سوور بوو ئەمانە گشتی پاشێل کردیا تۆ ئەحساس ناکەی ئەو جامعە ترسێکی تایە ئەحساس ناکەی ئەو جامعە پی وایە ناڕوخێ ئەحساس ناکەی ئێژێ جارێک هاتم و
و هەرم جارەیە و ڕق و تووڕەی خۆم دەرە بڕم و تەواو بوو ئێحسابات کارگەری لەم دەورە دەستی پێکرد هەموو شوێنێ دفاعی کرد لەم ئاعترازاتانە هەموو کەسێک لە ئێرانە ئەعلامەکەژێ من ئەم حاکمیەتم ناوێ بێەوەی بترسێ داخۆچی بەسەر بێ ئەم وەهمەشکە وەهمی خەڵک لە حاکمیەت شکە ئومیدی خەڵک پێیایی کردە و وەهم و ترسێ لە سراپای حاکمیەتە هەیە و ئینعکاس و تەسیراتێ دنیایش کە بوویەتی کول خاوەرمیانە تحت تەسیر وەزیەتێکە لە ئێرانە بووە جنبش حەقژن دفاع لە حەقژن عەلەی بێعەداڵەتی عەلەی مەذهب و ئیسلام و ئەوانە هەموو لە ئەفغانستان لە پاکستان لە تونس لە کشوەرای عەرەبی لە خودی عێراق و کوردستان عێراق گشتی ئەمانە بوژاتەوە و تەسیراتەکەی ئەوەنە عەمیق و وەسیع بووە و ئەوەنە پشتیوانی گەورەی پێیاکردە کە بەڕاستی لە تاریخ سیاسی حداقل 50 ساڵەی ئەخیرا هیچ وەخت ئەم ئیتفاقە لەم ئەبعادا نەبووە بۆیە نەسەفی حاکمیەت وەک جارانمە نەخسەڵ و ترس لیمە نەخوارشۆ وەک جارانمە ئاڵۆگۆڕەکە کامەڵەن ئێحساسەکەی مناڵە مەدرسەی لە کۆڵانە کایاکەن ئەو شعارانەی کە لە دانشگاکانە لە ئاعترازاتە بڵاو کردیاتەوە وەک شۆخی ناو مناڵانی 6 ساڵە لە کوچە کۆڵانە ئەوتریە مناڵانی مەدرسەی کە هیچ وەختێ لە تاریخ ئێرانە مناڵە مەدرسەی کە لە 6 و 7 ساڵەجی بەرەوژوور بوون بووە بە مەرکەزی ئاعتراز گشتیان ڕووسەری لابن لەسەریان یعنی ئیتفاقاتێکەوتەوە شتاکی تحمل کردە کە ئیمڕۆ چۆ لە خیابان تارانە چۆ لە خیابانەکان ئێرانە بڕۆبڕێ ڕووسەری لەسەر تابێ ممکنە خەڵکە بێژنە تۆ لەکوێ خەوتوی تایسە بۆ ڕۆزەریە ئەەکەی دەسەرت سەڵاکە خەڵک لەوەی کە بە ڕووسەری بێتە دەرۆ شتاکیان تحمێڵ کرد بۆنەوە پێم وایە توازن قوا كلن گۆڕا فەزای کول جامعە گۆڕیە معنی ئەوە نیە سەبحە جمهوری ئیسلامی ئەڕوخێ وەلێ ئاڵوگۆڕێت جدی عەمیق و هەمەجانبەی حول مەسەلەی ژن و علاوە بەر مەسەلەی ژن بە تور واقعی عەلەی فەقر عەلەی بێحقوقی لە مەسەلەی ژن بەولاوەتر چوە ناو تەبەقەی کارگەرەوە چوە ناو پترۆشیمیەکانەوە چوە ناو زۆر شوێنی تر لە کول ئێرانە هەموو کەسێ تەرەفدارە ئاعترازاتانەیە فەرقیشیە لەگەڵ سازمان یافتەترە ڕەهبەری مەحەلی خۆی هەیە لە زۆر شوێنێ بنکەدانین جوانانی مەحەلات خۆیان سازمان بن لە دانشگاکانە سازمان پەیاکردن تۆزێ لەو حاڵەتە یەک دەفعەیەی جاران و بێ سازمانی و بێ ڕەهبەری بەرحەڵ دەراتە منزورمەوە نیە سەراسەری توانیە ڕەهبەری خۆی تەئمینکە تەبیعەتەن یەشتاوانیە ئەو ئاستێترە وەلێ بەتر واقعی پلێ مردم ئێرانی بۆ سەرنگونکردن و خاتمەدان بە جمهوری ئیسلامی نزیکۆ بۆ تەبیعەتەن زۆرێ فاسهای تر و پلهای لەبەر مقابل مردم ئێرانەیە لەم بینەدا دەمەوێت بەشێک لە و پرسیارانی کە بینەران ئاراستەیان کردووە بیکەمە ئێوە دوان کە بڕێک هاوشێوەی یەکەن ئەمە ئاراستەی ئێوەیکەم یەکەمیان دەپرسێت کە چینی کرێکار لە کوێی ئەم ناڕەزایەتیان و خڕۆشانەدا هەیە و پرسیاری بینەری دووەمیشیان کە دەڵێت حیزبە کۆمونیستەکان چی دەکەن و لەکوێ دەڕاوەستاون من لەسەر پرسیاری ئەوڵت شتێک بێژم ئەوەی کە دەور و نەقشی چینی کرێکار هەیە چۆنە زۆرێک لە محەلاتی فەقیرنشین لە شارەکانی ئێرانە مەرکەز ئەم ئاعترازاتە بوو وەک نازیابەت لە تاران مەسەنە یا لە شارەکانتر لە سنا لە کرماشان لە تۆرێز لە سەقز لە زۆرێ شوێنی تر بەم ئاعتبارە تەبەقەی کارگەر وەک خانەوادەی کارگەر وەک بنیامهایە کە کارگەرن و لەو شارانە زندگیەکەن زۆرێ لەو خەڵکی لە خیابانە بووە ئەساسەن زۆری نەقش تەیفی جوان و نەسڵی جوان زۆر کچ و کوڕی جوان زۆر نەقش بەرجەسەیتیایە ولی خۆ زۆربیان خانەوادای کارگەرین بەڵام ئەوەی کە تەبەقەی کارگەر وەک تەبەقەیەک بێ بێژن مەراکز سەنعەتی ئێران یەک دەفع دەستیاندا ئاعتزاب و ئاعتراز هێشتا بەم ئاستە نەگەیە من فکرەکەم گەیشتن بەم ئاستە وەختێ کە تەبەقەی کارگەر ئیحساس کە ئەتوانێ وارد ئاعتزاب عمومیە بوێ و بەم وەزیەتە خاتمە پێیاکە مستەقل لەوەی کە لە زۆر شوێن کرێکاران نەقشیان ئیفا کردە حمایەتیان کردە خۆیان ئیعلامیان کردە لەگەڵم خەڵکە و لەگەڵ ئەمان وەلێ ئەمە ئەوەی کە ڕاستەوخۆ تەبەقەی کارگەر وەک تەبەقەیە بێت و لە مەراکز ئەسڵیە وەک ماشین سازیەکان نافت گاز شارەداریەکان پترۆشیمیەکان بێن و ئاعتزاب عمومیەکەن خۆ لابد هێشتا تەبەقەی کارگەر ئیحساس ناکات لە مۆقعێتە تەبەقەی کارگەر وەک جوان نییە وەک دانشگا نییە ئەبێ نانی کاری شغڵی هەمووەمانە حەساوی لەسەرکە ئەو وەختە واردەم فازە بوێ
بۆیە فکرەکەم هێشتا بەو فازە نەگەیشتین فکرەکەم ئەگە بەو فازەکەن سەرنوشت جمهوری ئیسلامی ئەم لەولا کردیە وەلێەوە بەو مەعنا نییە کارگەرتیان نیە زۆربەی و خەڵکە لەوەی اعتراضاتانە شرکەتیەکەن کارگەرن کچوکوڕی کارگەرن نەسڵ تەحسیڵکردەی تەبەقەی کارگەرن زۆربیان ئەمانن بە تۆر واقعە ئەو هەموو جەسارەت وشتە و ئەو شعارانەی کە ئەوان باسیە کرد هین خوار و جامعە نەسەر و جامعە تاوجەی کە گەڕێت سەر نەخش ئەحزاب چەپ و کۆمۆنیستی بزە من یەکشت بێژم ئەم دامەنە و وسعەت ئەم اعتراضاتە بەڕاستی وانە بێژی ئەم حزبەیە ئەو حزبە کۆمۆنیستیە سەیتەرەی هەیە یا لە دەستیایە نەخش جددی و ئەوانە ئیفاکە فکرەکەم هیچ حزب سیاسیە لەم مۆقعێتە لەم حاڵەتانیە وەلێ بەو معنانیە چەپ و کۆمۆنیستەکان نەخشیان نەبێ من فکرەکەم و اعتراضاتێکە لە ئیمڕۆ لە ئێرانە لە جەریانایە بە شعاریۆ بە متالباتیۆ بە هەموو قسەهایەکە ئەو لە دانشگاوە تا مەیادین شارەکانێکن و تا ئەو دەرەجەی کە لە مەراکز کارگەری اعتراضاتێک کریا و قسەیان کردە فکرەکەمەوە چەپە و بە سوسیالیزم و بە جنبش سوسیالیستی تاقی کارگەر مربوطترین پەدیدە لەم اتفاقانە کە تەبیعەتەن اعتراضات عمومی خەڵکە مطالبات عمومی خەڵکە وەلێ فکرەکەمەوە مۆری کارگەر و مۆری سوسیالیزم و مۆری کۆمونیزم لەسەر تاپای ئەم اعتراضاتە ئەوەرێ وەکەوەی کە ئێژێ ژن و پیا و بەرابەرە لەمە کۆتان نایە وەک نەقدێکە لە مەسەب و ئیسلام هەیەی کە ڕاستەکان نیانە بەڕاستی غیرە سوسیالیستەکان نەبێ ئەم نەقدە عمیقیان نییە وەکەوەی کە ێژێ ئازادی و بەرابەری و حکوومەت کارگەری شۆرایی نازانم ناڕووسەری نەتووسەری ئازادی و بەرابەری کە لە زۆرێ لەم اعتراضاتانە شعارهایی وەک ئەم تکرار و کردیاتۆ و ئەمە بەرحاڵ زۆرێش شعارهای تەبقاتیە شعارهای خوارۆیە و فقط لەگەڵ سوسیالیستەکانە تەداعیە بێتەوە بەو معنانیە حتمما پس سوسیالیسم و ئایندەی و تەوفیق سوسیالیزم و موفقیت سوسیالیزەکان حتمیانە ئەمە بە معنای ئەمە نیە بەڵام ئەم جنبشە بە هیچ کەس لە سوسیالیستەکان نزیکتر نییە نە ڕەنگ قەومی پێوەیە تەلاشیان کردلی بە نەیانتوانی ڕەنگ مەسەبی پێوانە تەلاشیان کرد لە بەلوچستان خودی جمهوری ئیسلامی نەیتوانی نە ڕەنگ گوزەشتە و شاهی پێوەیە ڕسانەهای غەربی و ڕسانەهای گەورە زۆر تەلاشیانە کرد هەر دەورە یانوت مردم ئێران وتیانە ڕزاشا ڕۆحشە لە تەواوی ئەم اعتراضاتانە لە یەک شوێنەوە یەک شعار لە دفاع لە ئەوانە نەوتریا غێرز ڕسانەکانیان نەیەکە ئەوانیش خەفقانیان کردە لەسەر ئەمە بەڕاستی و هەر شوێنێک باسییان کردە تەبلیغات تەیفی شاهی و ڕاست ئێران و ناسیۆنالیستە ئێرانیان کردە لە خودی ئێران فەوری جوابیان داتەوە بە شعاری مەرگ بەر ستەمگەر چ شابێ چ ڕاهبەر ئەمە وەسیعەن لە دانشگاکانە لە زۆرێ لە اعتراضات ئەخیر تکرار کردیەوە دەرنەچە ڕەنگە ئەوانی پێوە نییە وەلێ تەبیعەتەن تەزمین ئایندە و دەخاڵەت ئەمان بەمە ناکرێ کاری جددی هەرەکە وەلێ تا ئەوجەی کە ئیساهاتە ئەم اعتراضاتە لە هەموو کەس زۆرتر بە سوسیالیستەکان و مربوطە و فکرەکان مۆر تەبقەی کارگەر و اعتراضات و اعتصابات ئازادی خانەی دەوری گوزەشتەی تەبقەی کارگەر مطالباتێکە بوویەتی ئەوەی کەوتێتی جامع خۆمان ئیدارەیەکەین ئێمە خەهان حاکمیت شۆرایین هیچ حکوومەتێکی تر بە ڕسمیەت ناناسین هیچ بورژوا و حکوومەتی بورژوایی بە ڕسمیەت ناناسین کە لە ناو اعتراضات کارگەران لە ئێرانە لە 5 ساڵ گذشتە لە جریانە بووە لەسەر ئەمە دیارە و ڕادیکالیزمە لەم اعتراضاتە هەیەتی بەخشەن نەخش تەبقەی کارگەرە مستەقل لەوەی کە ئیمڕۆ چەندێن ڕاستەوخۆ لە شکل و بە عنوان یەک تەبقەی واحد بێتە پێم اعتراضاتانە بەم اعتبارە نەخش سوسیالیستەکان بەرجەسەیە کۆمونیستای ئێران مستەقل لە تەحەزوبیان چەندێن لەم حزبن چەندێن لەو حزبن نەخش جددیان لەم اعتراضاتە بووە بە بۆچوونی ئێوە پێویستە چی ئاڵوگۆڕێک ڕووبدات لە نێو ئەم ناڕەزاتیە جەماوەریان و ئەم خۆشان جەماوەری ئێرانە بۆ ئەوەی کە بە سەرکەوتنی کۆتا بڕوات دەوام بێت بڵێ ئێمە فکرەکەینەوە تاوجەیەکە بە حزب ئێمە بگەڕێت تایسە زۆر زۆر تەلاشمان کردە بۆ ئەمە بەڕاستی ئێمە ئەو حزبانە نین هەر مڕەتەب بێژین ئاگرکەین بە ئاگرەکە بنزینکەین بە ئاگرەکە و بێژین بڕۆن و خۆتان بەربن و تەواویکەن و شەڕکەن و حملەکەن بە پادگان و حملەکەن بە فڵان نا من فکرەکەمەوە هیچ جریان مەسئولێ هیچ جریان مەسئولێ ناتوانێت ئەم ڕەفتارەکە و هەر کەس ئەم ڕەفتارەی لەگەڵاکە مەسئول نییە فکرەکەمەوە ئەم جنبشە قامی هاتەتە بەرۆ دەستاوەردهایەکی کەسب کردە و خۆی تحمیل کردە بە حاکمیت و ناگەڕێتە دووەوە لەمە
ئەوەی کە ئێمە بۆمان مهمە لە سەرم دەستاوەردانە بوێسێ بیکا بە سەکۆیە بۆ پێشڕەوی هایتر فکرەکەم تا ئێستەوە تا ئەگەین بە ئەو کاتەی کە کول جامە ئەحساسەکە ئەو قدرەتەی هەیە و خەڵک ئەو نە سازماندراوە ئەو نە ئامادەجی هەیە بێژی شەڕی ئاخرم لەگەڵ حاکمیەتەکەم فکرەکەم تا لێرەوە تا ئەو وەختە مەراحلێتەیەکە جنبش ئاعترازی لە ئێرانە مەراحلێتەیەکە ئەم دەورە مەرحلەیەکی بردە پێشەوە فکرەکەم لەسەر دەستاوەرتاوە مەوقعیەتی تازە کە کەسبی کردە و دەستاوەرتایەکە بوویەتی ئەبێ خۆی ئامادەکە نیروی وەسیعتر بێتە بێرێتەمەیان سازمان پێیاکە لە محلاتە لە مەدارسە لە دانشگاکانە لە محل کارە فکرەکەم ئاعتراز خیابانە بێ ئەم ئامادەجێ ئیجادکە کە بێ ئاعتراز و ئاعترازات کارگەریە و وەسڵ بێ بەم ئاعتبارە دەورەیە و لەسەرم دەستاوەردانە تەبەقەی کارگەر بتوانێت تەشەکولهای خۆی شۆرەهای کارگەری و هەر نەهاد و سازمانی کارگەری خۆی دروستەکە دروستی کە فکرەکەمەوە احتیاجیەیە ئەم جنبشە بەرحاڵ ئامادەجیەکە و نەسڵ جوانەکە فرا ئەهەمیەتیەیە بەڵامە بێ چوارچێوە و قوارەی خۆی محکەم کە ستون فقرات خۆی دروستکە و ئەوش سازمانە ڕەحبەری محلی پێیاکە ڕەحبەری شاری پێیاکە و موقعیەتی لە حاڵەت ئیسا تۆزێ متەکامڵتر بێ و فکرەکەم هێز و توانای زۆرتر ئەتوانێت کەس بکە ئەگە ئەم ئاعترازاتانە لە شکل ئیسا هەروە بەم سوورەتە شەڕوگریس خیابانی پێیاکە و ئەم ئاڵ و گۆڕە تازە نەیە بەسەریە فکرەکەمەوە زەرەرەکەین دەرنەچێ ئێمە لەسەرمە پاداگرین وە لەسرە ماکوتین و نازانین مەرگ بەرگ ئەمە شەڕی ئاخرە هەر ئێران بڕۆ بڕۆ ئەو نیروانە ئەم کاراکەن کە هەرچیانە کوشتەکانی لە ئێمە بن و سەیزوو ڕۆژ خۆی مەعاملە لەگەڵ ئەمریکا و ئەم چوەر و ئەو چوشوەر کات زمینەی دەخاڵەت ئەوانە ئامادەکە ئێمەش ناهەرکمانە نیروی خۆمان ئامادە بێتەمەیان سازمان پێیاکە و ئیجازە نا هیچ دەوڵەتێ لە ئێرانە دەخاڵەتکە خۆی ئامادەکە بۆ گردن قدرەت بۆ قیام و بۆ ئاتی حکوومەت ئاتی بەجێ جمهوری ئیسلامی کە ئێمە بە ڕۆشنی شۆراهای مردمیمان مەترح کردە و فکرەکەین تەنیا ڕێگەیەکە بۆ خەڵک بە ئێرادەی خۆیان ئایندەی خۆیان تاینکەن و لەسەرنجدا نەقشی ئیفاکەن. دوا پرسیارم ئەوەیە کە هاوپشتی و کۆمەکی نێونەتەوەی چەنە گرنگە بۆ ئەم بزوتنەوە جەماوەریە بە تایبەتی ڕەنگە لە دەرەوەی ئێران زۆر کەس دڵی بۆ ئەم خڕۆشانە جەماوەریە لێ بدات و خۆی بە بەشێک لەم خڕۆشانە جەماوەریە ببینێت و بەڵام ڕێگەیەک نەبینێت کە چۆن کۆمەکی بکات. ئێوە چی پێشنیار دەکەن بۆی؟ من وازانم من دووشت فکرەکەم مهمە ئەوەڵام فکرەکەمەوە ئەم ئاعترازاتەی ئەم دەورە و پشتیوانیە کە لیکریا یەکجار زۆر ئومیدواری بۆ هەر حرەکەتێکی ڕادیکاڵ لە جامعە ایجاد کرد بۆ ئێمە وەک کۆمونیزم هەمیشە یەکێ لەو شتانەی کە مەترحمان بووە لە پرۆسەی سەرنگونیە و ئەگە کۆمونیستەکان نەقش ئەسڵیان بێت دەوڵەتەکان داخۆ چیەکەن و چه مخاطرات ئەتوانن بۆ ئیجادکەن و هەمیشە تاکیدمان کرد لەسەرەوەی ئێمە بێ لەگەڵ جنبش کارگەری لە دەرۆ و جنبش عەداڵەتخانە و مردم متەمەدن دەرۆ ڕابطەیە نزیکمان بێ فکرەکەمەوە یەکێ لەو تەئسیراتە گەورانەی کە ئەم ئیتفاقەکردی دنیای متەوەجەی خۆی کرد و مردم متەرەقی و تەبەقەی کارگەری لە زۆربەی کشوەرەکانەوە کرد بە حامی خۆی ئێمەی کولەن قەدەمێ گەورە بردە بەرەوە ئێمە منزورم وەک کارگەران ئێران وەک تەبەقەی کارگەر ئێران وەک ژنان و خەڵک زەحمەتکێش و مەحروم ئێران وەک ئەحزاب سوسیالیستی ئێران فکرەکەمەوە کە متەچین لە دەرەوە متەچین بە تەبەقەی کارگەر بە مردم متەمەدن بە مردم بەرابەری تەڵب فکرەکەم ئەمەی بێحەد بۆ تەمینکردین و ئیتمینان خاترێکی دا بە ئێمە کە لە پرۆسەی ئادیە ئاتیە ذهنیەت دنیا بە نسبەت ئێران و جامعەی ئێران گۆڕیە و پشتیوانیەکی عەزیمی بۆ کەسکردە و ئەگە هەر تحرکێکی سوسیالیستی و ئازادی خواهانە لە ئەم دەورە و لەم پرۆسا و لە پرۆسەی سەرنگونە ئیتفاقە خەڵک دنیا ئامادەجیان هەیە کە لە مقابل دەوڵەتهای خۆیان بۆ دەخاڵەت و بۆ خراپکردنە مۆزیەتە بوێستن و پشتیوانیکەن ئەمە یەک مەسەلە فکرەکەم لە خاوەرمیانە علاوە لەمە مەسەلەیەتر هەیە ئەوشەوەی کە ئەو شتانەی کە خەڵکی ئێران لە سەری هات نەجوا و حول مەسەلەی ژن ئەم ئیتفاقە کەوت و فەراتر ئیمڕۆ لە ژن ڕۆیە وەلێ فکرەکەم پەدیدەی ژن و عدالت و برابری ژن تەنیا مەسەلەی ئێرانیە ئێران مهمە کشوەرە گەورەیە ئێران مهمە کە پای ئەم مەسەلەی داکوتی لە منتەقە لە لوبنان و تا عێراق و تا ئەفغانستان و تا زۆر شوێنتر تا یەمەن و ئەوانە بالاخره خۆی ڕیشی داکتە فکرەکەمەوە لە هەموو ئەوانە جنبشی برابری ژن و پیا و حرکەتێکی ڕوبەبەرەوە کردە تەقویەت ئەمانە لە خودی ئەم کشوەرانە بۆ دفاع لە ژنان
و بۆ بەرابری ژن و پیا و ئەلەی پیا و سالاری ئەلەی نەقش مەسهب ئەلەی بێحقوقی و بێحورمەتی بەژن پەدیدەیە گەورەیە شکڵگردن خودی ئەمانە لەم کشوەرانە گەورەترین حمایەتە فکرەکەمەوە اتفاقەکە لە ئێران کەفتە ولی جنبشەکە مطلقاً ئێرانی نییە کل منطقە لە کل منطقە ئێمە شاهد فکرەکەمەوە ڕۆنسانسێ و ئەگە ئێمە پیرۆز بین لە ئێرانە فکرەکەم ڕۆنسانسێکی عمیق زد مەسەبی زد ئیسلامی و ڕاستەکەی لە دفاع لە حەق ژن و بەرابری ژن و پیاوە نەتەنیا لە خاوەرمیانە و ئەفریقا و کشوەر هەیە کە ئیسلام تیا پەدیدایان هەیە هەتا لەو کشوەرانەیش کە مەزاهبی تر مەسیحیەت و ئەنواع ئەقسام مەسهبتر هەتا لە خودی ئوروپا ئەتوانم بێژم تاثیرات جدیە بێ و موقعیت مەسهب و دەستگای مەسهب لە زندگی خەڵک و نەقشیان لە دەوڵەتەکان کەم ئیسا هەتا لە خودی ئوروپاشە کەمترکاتەوە. خاڵیدی حاجی محەممەدی لە ڕابەری حزبی حکمەتی سخەتی ڕسمی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بۆتان سپاسەکەم زۆر مەمنون. ئازیزان بڕیار بوو کۆمەڵای گرتە ڤیددیۆی تر نیشانی ئێوە بدەین بەڵام بەهۆی کەمی کاتەکانەوە کە ماوە لە بەرنامەکانی ئەمڕۆماندا ئاڵی دەگرین بۆ کاتێکی تر و لێرەدا دێینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.